چ حەپێک کەرت دەکرێت و چ حەپێک نابێت کەرت بکرێت. کەرتکردنی حەپەکان هەندێک جار بۆ بچووکردنەوەی قەبارەیان و هەندێک جار بۆ دەستکەوتنی بڕەژەمی خوازرا و لە لای نەخۆش جێی پرسیارە. بۆ وەڵامی ئەم پرسیارە نەخۆش پێویستی بەڕێنمایی پزیشکی دەرمانسازە، چونکە حەبەکان لە شێوازی دروستکردنیاندا جیاوازن و هەندێکیان دەتوانرێت کەرت بکرێن و هەندێکیان نابێت کەرت بکرێن لەگەڵ پێشکەوتنی زانستی دەرمانسازی و دروستکردنی دەرمان. بۆ بەرهەمێنانی دەرمانێکی تەواو کاریگەر و کەمکردنەوەی زیانە لاوەکیەکان و ئاسانکردنی بەکارهێنانی لەلایەن نەخۆشەکانەوە جۆرەها تەکنیک بەکاردێت. ڕووپۆشکردن یەکێکە لە تەکنیکە هەرەباوەکان کە لە بەرهەمێنانی حەبدا بەکاردێت کە بەسوودە بۆ کەمکردنەوەی ژمارەی ژەمەکان. پاراستنی حەب لە ترشی گەدا، هێواشی توانەوەی حەپومانەوەی کاریگەری بۆ کاتێکی زیاتر، پاراستنی گەدا لە ئازار، نەهێشتنی تاڵی حەب یان پێدانی ڕەنگێکی تایبەت بە حەبەکە ئەو حەپانەی کە ڕووپۆش کراون بۆ مەبەستێکی دیاریکراو. جگە لە ڕەنگکردن نابێت بە هیچ جۆرێک کەرت بکرێن، چونکە بە کەرتکردنیان ئامانجەکەیان لە دەست دەدەن و نەخۆش سوودی تەواو لە حەپەکە وەرناگرێت. لەو حەپانەی کە ڕووپۆش نەکراون و ئەو حەپانەی کە لەسەر حەپەکە هێڵی کەرتکردنیان لەسرە بە شێوەیەکی گشتی ئەتوانرێت کەرت بکرێن. بۆ ئەوەی حەپەکەش بە یەکسانی کەرت بکرێت باشتر وایە کە ئامێری کەرتکردنی حەب بەکار بهێنرێت.